يعني هرچەنە ڕاستە ئێمەش ئەزانین کە ژنان لە هەموو جیهانە هەموو ڕۆژێک تووشی توندوتیژێ بن تەنانەت لە ئامارێکە ئەڵێ ڕۆژانە یاخود چەند خولەکێک جارێک ژنێک ئەکوژرێ هەڵبەتە طبعاً ئەمە نەک تەنها وەکو توندوتیژێک ڕاستە و ڕاست بەرامبەر بەو ژنە بەڵکو شەڕەکانی جارێکی تر شەڕەکانی جارێکی تر توندوتیژێ بەرامبەر بە ژنان جارێکی تر جینۆسایدکردن یاخود هێرشکردنە سەر ژنان هێرشکردنە سەر کۆمەلگا ئەمانە جارێکی تر توندوتیژێ بەرامبەر بە ژن ئەکرێ چونکە بتوێنێتەوێت لە هەموو ئەو هێرشانەی کە بەرامبەر بە کۆمەڵکە ئەکرێت هەموو توندوتیژیەکان ڕاستە و ڕاست ڕوبەڕووی ژنان دەبنەوە بۆیە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لەو 16 ڕۆژەیە هەڵبەتە هەموو ڕێکخراوەکان یاخود لە هەموو جیهانە چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێ ڕاستە با بڵێن وتمان هەر ساتێک لە ساتەکانی ژیان هەر خولەکێک لە خولەکەکانی ژیان ژنان یاخود کۆمەلگا بەگشتی تووشی توندوتیژێ بێ بەڵام بە زۆری وتمان ژنان توندوتیژی بەرامبەر ئەکرێ تر یاخود سیرەکەی کۆمەلگا توندوتیژیەکانی ئەنجامەدات بەرامبەر بە ژنان یاخود بەرامبەر بە کۆمەلگایەکی تر بەرامبەر بە کۆمەلگایەکی تر یاخود هێزێک بەرامبەر بە کۆمەلگایەکی تر یاخود داگیرکاریە کە ئەنجامەدرێ ئەمانە هەموو هێرشن بەرامبەر بە کۆمەلگاکرێ بەڵام زەرمەندی یەکەمیش لەوانەیە هەمووی ژنە و ژنی زیاتر ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە ئەبێتەوە چونکە ئێمە ئەزانین لە هەموو جەنگەکانیشە تایبەت ژنان تووشی ئەو توندوتیژیە ئەبن بە تایبەتی لە کاتی دەستدرێژیکردنە سەریان یاخود کوشتنیان یاخود بەکەنیزەکردیان بە هەر شێوازێک بە لە شێوازەکان هەڵبەتە ئەمە ئەزانین کە باشووری کوردستان ماوەی زیاتر لە ساڵی 91ەوە دوای ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان باشووری کوردستان بە ئومێدێکەوە کە کۆمەلگا بەگشتی و ژنانش بە تایبەتی بە ئومێدێکەوە بەرەو ئازادبوونێک بەرەو ئازادی ڕادەربڕین بەرەو ئازادی کارکردن بەرەو ئازادی ئابووری بەرەو ئازادی کۆمەڵێک بابەتی جیاواز هەیە کە هەر تاکێک لە جیهانە بتوانێت دەستەبەری بکە بۆیە مەسەرەن بەو ئومێدەوە کۆمەلگەی باشوور لە 91ەوە ڕوانیە بەڵام ئەوەی کە ئەیبینین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ با بڵێ هێزی سەرمایەداری کەوای کردووە کۆمەلگەی باشوور بە عقارێکی ترا بەرێت بۆیە ئەبینین کە توندوتیژیەکان بە تایبەتی لەم ساڵانەی ڕابردووە بەرامبەر بە ژنان کە ئەنجام ئەدرێت توندوتیژیەکی زۆر فراوان بەرامبەر بە ژنانەکە چی بە کوشتنیان چی بە خۆکوشتن یاخود پاڵنان بۆ خۆکوشتن پاڵنان بۆ خۆسووتاندن توندوتیژی سێکسی توندوتیژی تەنانەت ئابووری بەڕێوەبردن لە هەموو سەکتەرەکانی ژیانە کە توندوتیژی بەرامبەر بەش نەکرێت بەڵام کوشتنی ژنان ئێستاکە ڕاستی گەیشتۆتە ڕادەیە کە ئیتر بێدەنگبوون لێی یعنی ناکرێت بێدەنگ برێت لێت و ئینجارە جارێکی تریش کە ئێستاکە عێراق ئەوێ یاسای باری کەسێتی لە هەندێک حاڵەتە یاخود لە هەندێک مادەیە گۆڕانکاری تێ بکە ئەمی جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی کە بەرامبەر بە ژنێکرێک کە لە مادەی 1970 ئەنجامەدرێ کە ژن لە کۆمەڵێک مافی خۆی بێبەش بکرێت لەوانە مافی با بڵێن زەواجکردن لەگەڵێکە ئیلا لەسەر مەزهەبی پیاوەکە بێ یاخود با بڵێن خاوەندارێتی بۆ مناڵ یاخود میرات ئەمانە کۆمەڵێک بابەتە کە ئەیانەوێ لە ڕێگەی دینگەرایەوە ئەیانەوێت لە ڕێگەی دەسەڵاتی خۆسەپێنەوە بیانەوێت ئەم گۆڕانکاریە بکەم بۆیە ئەوەی کە ئەگوزارێ ئێستا لە باشووری کوردستان و لە عێراق کە ئەوێ ئەو یاسایە بگۆڕە هەڵبەتە ئەمیش کاریگەریکی خراپی بۆ سەر باشووری کوردستانە بێ بۆیە ئەمە توندوتیژیەکان کە بەرامبەر بە ژنان ئەکرێ ڕاستی لە باشووری کوردستانیشە ئێستاکە بەرەو خراپتر ئەڕوا چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبیستین و جۆبیستی کۆمەڵێک هەواڵی جیاوازە بین هەڵبەتە باسیشم کرد لەوەیان کە نەک تەنها سیستەمی دەسەڵاتی بەڵکو سیستەمی دەسەڵات ئێستاکە ڕێخۆشکرێکە بۆ ئەو توندوتیژیانەیە کە ئەنجامەدرێ طبعاً وشیاری تاک وشیاری کۆمەلگا گرنگە لە ئێستاە تەنانەت سیستەمی سەرمایەداریش کارێکی کردووە کارێک کە وای کردووە کە هەموو بوارەکان لە
شخصا ببینێت لە تاکڕەویە ببینێت لە وای لێ بکات کە ئازادیەکی تاکڕەوی بێ ئازادێک بێت کە هەموو کەسێک بە کەیفی خۆی و بە هەرچی شتێک بێ بەڵام دوور لە مەسلەی دابوونەریت و دابوونەریتی کۆمەلگا بەو شێوازە بەڵام ئەوەی کە ئەزانین ئێستاکە ئەو ڕێخۆشکردنەش تەنانەت بە شێوازێکی ترکە ئەوانەی کە ژنان ئەکوژن ئازاد دەکرێن یاخود لەوانەیە بڵێن بە سزایەکی کەم یاخود سزانەدانی ئەو کەسە ئەمەش جارێکی تر ڕێخۆشکەرە بۆ ئەوەی توندوتیژیەکان زیادکە هەڵبەتە گرنگترین بابەت لە بابەتەکان کە ئەوش وشیاری کۆمەلگایە کۆمەلگا ئەوەندە مەشغوڵ کراوە یاخود ئەوەندە سەرقاڵ کراوە بە بابەتە ڕووکەشیەکان ئەوەندە سەرقاڵ کراوە بە تەنانەت لە ڕێگەی تیڤەکانەوە لە ڕێگەی هوەرەوە لە ڕێگەی با بڵێن کۆمەڵێک باسەکەم کۆمەڵێک بابەتی درامای جیاواز کۆمەڵێک بابەتی کللتوری جیاواز کە ئێستاکە وای کردووە ئەیانوێت تەقلیدی ئەو کولتورانە بکەن بۆیە ئەبینین کە ئێستاکە با بڵێن کۆمەلگا بەرەو ئاقارێکی تر ئەڕوا لە هەموو ڕێکەوە لە ناو خێزانە لە ناو کۆمەلگایە لە خوشک و برایە لە هەموو بوارەکاندا بۆیە گرنگە ئێستاکە ژنان ئەوەندە بایکۆتی ئەو کەناڵانە بکەن ژنان بتوانن بایکۆتی ئەو سیستەمە سەرمایه‌دارە بکەن کە هەموو شتەکانی کردووە بە ڕووکەش و تەنانەت تەنها قوتی ئەو خەڵکە هەڵەمژێ بۆیە ئەبێ وشیارەکانمان نەک تەنها ژنان بێ بەڵکو وشیارەکەمان تاک بە تاکی کۆمەلگا بێت لە ژن و لە پیاو بە مافەکانی خۆیان و بە ئەرکەکانی خۆشیان چونکە ئێمە هەر تاکێک لە کۆمەلگایە هەم ئامافی هەیە و هەم ئەرکیشی هەیە ناو خێزانە مافیشمان هەیە و ئەرکیشمان هەیە لە هەموو جێگایەکە بۆیە ئەبێ ئاشنابوونی کۆمەلگا لە ماف و ئەرکەکانیان ئەمیش کاری ڕێکخراوەکانیش تەمان قورستر ئەکا کاری ڕێکخراوەکانیش دیسانە جارێکی تر بۆ ئەوە کە بتوانن لە ڕێگەی سیمینارەکانیان لە ڕێگەی وشارکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگا ئەنجام بدەن.